سڵاتان بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی باس لە کۆمەڵێک تەوری تایبەت بە کاروباری کۆمەڵایەتی دەکەم. ئاشکرایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە تەواوی دنیایەکە لە وەزارەتە خەدەمیەکان کە زۆرترین خەڵکی لە دەور کۆبێتەوە و ئەوان چاوەڕوانێکی زۆریان لە خودی ئەم وەزارەتە بوو. هەر لەبەر ئەم گرنگەیە کە لە تەواوی دنیا وەزارەتە بە دڵی حکوومەت ناوبراوە. لە کابینەی نوێم دوای تێپەڕبوونی ئەم 4 ساڵە وەزارەتی کار توانی چی بکات، توانی هەموو ئەو کارنامە و بەرنامەی کە لە سەروبەندی کابینەکە ڕایگەیاند بۆ خزمەتکردنی چین و توێژەکان توانێت بۆ خۆی جێبەجێ بکات، بە تایبەتیتر ئەوەی پەیوەندی بە موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی خانەکانی بێسەرپەرش شەڵتەرەکان هەموو ئەمانە کۆمەڵەفیەیەکن کە زۆرترین چاوەڕوانیان هەبووە لە ئەم وەزارەتە. حتمما لەگەڵ هەموو ئەمانە یاسای دەسەبەری کۆمەڵایەتی قەرزی بچووک کە گەنجان لە ماوەی ڕابردووم قەرزان وەردەکرد بە ئامانجی نێشتنی بێکاری و خستنە سەرکاری گەنجان. ئەم پرۆژەیە بۆ ڕاگیرە ئایا هیچ بەرنامە و پلانەکەی بۆ ئەوی دووبارە ئەم قەرزە بە شێوازێکی نوێ بە لەو بڕێکە جاران هەبووە بە شێوەیەکی باشتر دەست پێ بکاتەوە. حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵ وردەکاری دیکە لە ئەسنای وەڵامەکانی میوانەکەم دەکەمە تەوەرێک بۆ گفتوگۆ و مناقەشەی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک بێستون جەبار بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەبەردانی کۆمەڵایەتی سلێمانی کاک بێستون سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر. زۆر سپاس. کاک بێستون ئەگەر بە شێوەیەکی عام پێم بڵێیت حتمما ئێوە خاوەنی کارنامە و بەرنامەیەک بوون لە کابینەی نوێم لە چوارچێوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. ئەو سێکتەرانە کامانە بوون کە بە شێوەیەکی عام ئێوە ئیشتان لەسەر کرد، توانیتان چی بکەن؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا بە ناوی خودای بەخشندەی میهرەبان سڵاوم بۆ بینەرانی خۆشەویستەیە. دیارە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی خاتووکوێستان محەممەد لەگەڵ ئەو ستافەی کە لە وەزارەتی کار بە عینوانی جیاواز لە ئەرکاین ئامانج لە وەرگرتنی ئەم وەزارەتە یاخود دەست بەکاربوونی وەکو وەزیر خزمەتکردنی ئەو چین و توێژانە بۆکەوە ڕۆژانە بەرکەوتن و تەماسیان هەبووە لەگەڵ زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە دەست بەکاربوونی بەڕێزیان ئێمە لە ماوەی 30 ڕۆژی کارکردن لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کارنامەی 4 ساڵی وەزارەتی بە شێوازێکی چڕ و پڕ و بە سەرپەرشتی و بە چاودێری بەڕێز وەزیر تەواو کرا و ئامادەکرا و نێرایە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە ئیشکردن هەستمان بەوە کردکەوە ئەتوانین لەکوێ خزمەتکەین و خزمەتەکانمان پێویستە چۆن بێت. بۆیە بەدڵنیاییەوە ئەو چین و توێژانەی کەوا لەگەڵ ئێمە پێویست بۆ خزمەت بکرێن لە خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندامان و هەژاران و لێقۆماوانی ئەم هەرێمە و هەروەها خانەکانی بەساڵاتچوان ماڵەکانی بەساڵاتچوان مناڵانی نازدار و شەڵتەرەکان و کرێکارانی خۆشەویست و خاوەنکارەکان و زیندانیەکان و یەک کۆمەڵ دامەزراوەی کۆمەڵایەتی تر کە ڕۆژانە بەردەوام لەسەر شانیانە کەوا خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. ئەوەی ئیمکان بووە ئەوەی لە توانا بووە تا ئێستا کە 4 ساڵ تێپەڕیوە ئێمە ئەوە خەڵکە ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەو خەڵکە ویژدان زیندویە کەوا ڕۆژانە سەردانی ئێمەی کردووە لە نزیکەوە کارەکانی ئێمەی بینیوە دڵنیام ئەوان شایەتێکی حەقن و خەڵکانێکن ئەتوانن بە ویژدانەوە هەڵسەنگاندن بۆ ئەو کارانەی ئێمە بکەن کەوا لەو 4 ساڵە کردومانە. کاک بە سینەمای ڕابردوو تێڕایینێکە بوو بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە وەزارەتێکی سیادینی لەگەڵ وەزارەتەکانی دیکە جۆرێک لەوەی کە لە پارەوێزا بوو ئەنی گرنگی زۆر پێ نەئەدرا لەم کابینەیە ژوا بوو یاخود بە شێوێک لە شێوەکان حکوومەت بۆ خۆی مەبەستی بوو کە ئەم وەزارەتە سەر پێ بخرێتەوە. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و حکوومەت توانیان ئەمە بکەن؟ دیارە ئەوە لە قسەی خەڵک و هەندێک
کەس کەوا ڕۆژانە کاری لە وەزارەتەکەی ئێمە هەبووە ئەوە دەری ئەخا کە ئەم وەزارەتە لە وەزارەتێکی پراوێزخراوەوە و لە وەزارەتێکەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە زۆربیان نەیانزانی بێ ڕۆڵی چییە ئێستا من طبعا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەو بەڕێزانی پێشووترکەوە لەم وەزارەتە ئەرکیانە بۆ ئێمە ئەرکی کەس سفر ناکەینەوە و بەڕاستی ئەرک و واجبی هیچ کەسێک نادیدە ناگرین و بەڕێز وەزیر و ئەم ستافەش تاکوێ باشکرابێ ئێمە سە درێژە پێدەری ئەو باشانین وە لە کوێش هەڵە و کەم و کورتی هەبێ هەر بە جهودی خاتو کوێستان و بە پاڵپشتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەو دامەزراوانەی تری دەروی وەزارەتی کار هاوکار بوونە بۆیە ئێستا وەزارەتی کار وەزارەتێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شاهدیە دەن کەوا توانیوێتی لەم کابینەیە بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ و زۆربەی ئەو دامەزراوانەی کەوا لە کار کەوتبوون و کەوا خزمەتگوزارەکانی تا ئاستی سفر بوو بۆ ئێستا هەر بە جهودی طبعا شخص خۆ دەزانی کاگەرسەلان ڕۆڵ زۆرە بینێت ینی وەکو شخصی یەکەم لە وەزارەتە بۆیە زۆر دڵسۆزانە شەو ڕۆژی لە سەرێک ناوە خاتو کوێستان طبعا بە هاوکاری کۆی فەرمانبەرانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە عینوانە جیاوازەکان هاوکاری بوونە لەگەڵ خاتو کوێستان بۆیە ئێستا لەخوا بەزیا بێ ئەو تێڕوانینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و زۆر لە کەسانی شارەزاش گۆڕاوە بەڵێ ئەم وەزارەتە ئێستا لە کابینینەوە یەکێکە لە وەزارەتە زۆر گرنگەکان و یەکێکە لەوانە ڕۆژانە بەرچاوی خەڵکەکەوێ کار و چالەکیەکانی بە هێندەی ئەم گرنگیە حکوومەت هاوکاری ڕوئیا و بەرنامە بۆچوونەکانی ئێوە بوون لەم کابینەیەدا ینی ئەوەی کە لەلایەن حکوومەت هێرێمە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆی کرا ئێوە لێ ڕازین من دڵنیام ئێستا جەنابەت ئەم پرسیارە ئاراستەی سەرەوەش بکەی و ئاراستەی بەرپرسە باڵەکانیشی بکەی دڵنیام کە هیچ کامێکمان 100% ئەو ئامانجی کە هەمان بووە جێبەجێ نەبووە بەداخەوە هۆکارەکان زۆرن و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش خۆیان هۆکارەکان زانبووە کاگەسم خواراتەکەن بوو بووە وەڵامەکان بیر نەچێتەوە لە سروشتی ئیشکردن ئەمە طبیعینی ئەم ڕێژەیە مابێتەوە کە نەگا بە ئامانجێک وەزارەتێک طبعا ئێمە ئەبێ کە ئەڵین ئەو شتانی کەەوە ئامانجانی هەیە بۆ بەدیناتون حتمما ڕێگری و ڕێگرەکان هەیە سروشتیە بۆ نمونە ئێمە لە سەرەتای ساڵی 2020 و لە بەهاری 2020 و لە شوبات و بەهاری 2020 تووشی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بین نەک هەرێمی کوردستان سەرجەم جیهان زۆربەی دامەزراوە گرنگەکان و کەرتی پیشەسازی و هەموو سێکتەرەکان تا ئاستی شەلەل بوو ئەمەش بۆ خۆی یەکێک بۆ لەوانی کە ئێمە ڕەنگە ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵەشت بینەوە کە سروشت کردە نەک دەست کرد ئەمانە هەبوو و ڕەنگە هەندێکیش بەداخەوە تەماشاکەی شتی مەزاجی شخصی بێ یان کەم تەرخەمیەکی شخصی بێ کە بە پێی پێویست نەتوانرابێ ئەو خزمەتگوزارێ بگەێنرێتە هاوڵاتیان بەڵام بە کۆی گشتی ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی باس ئەەکەین سوپاسی هەموو ئەو دامەزراوە فەرمیانە و دامەزراوە نافەرمیەکانی شەکەین کەوا بەردەوام لە ڕووی ئینسانیەوە دەستیان بە وەزارەتەوە بوو و هاوکاری ئێمەیان کردووە بەردەوام دەستباری خەم و هەمەکانی وەزارەت بوون بۆیە ئێمە دامەزراوەکانمان چەندێ حکوومەت هاوکار بوو بێ ئەوەندە خەڵکانی ئینسان دۆست و خەڵکانی خێرخواز و خەڵکانێکەوە سەرمایهداری نیشتیمانی ئەم وڵاتن دەستیان بەم وەزارەتەوە بۆ بۆی بتوانین ئێمە خزمەتگوزاریەکان بە شێوازێکی شایستە بگەینە کاکبێستن بەم تێگەشتن و مەنتیقە بێ کە بەڕێز باسی دەکەی ئەو کارنامە و بەرنامەی کە دانراوە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە دوای تاوابوونی ئەم خولەی حکوومەت هێرێم بۆ خولەکانی دیکەش ئەم بەرنامەی بەردەوام دەبێت چونمێکە لە گرفتە سەرەکەەکان لە ماوەی ڕابردوو ئەمیشە کاتێک وەزارەتێک کە ماوەکەی تەواو بووە باتنی وەزیرێکی دیکە تەواوی بەرنامەکان لە ئەلفتا و یایی گۆڕاوە بۆ ئێستا ژوای ئەم بەرنامە پلانە ئێمە ناتوانین حکم لە ئاین دەبدەین چونکەەوە خۆت ئەزانی کابینەی دەکە دێت ئەوە هەر وەزیرێکی بەڕێزیان هەر کەسێکە دێتە ئەو جێگانەی کەوا پێشتر کەسێکی تری لێ بوو ئەو خۆی ئەزانی ینی بۆ نمونە کارنامەکە یان سروشتی کارکردنی خۆی قەرار ئەدا کە ئایا درێژە پێدەری ئەو کارانە بۆ یاخود چۆن کارەکانەکە بەڵام ئێمە تا ئەو شوێنەی کە ئەم بەرپرسیارەتێمان لەسەر شانە بێ خدا خۆی شاهیدە و چاودێرە بەسەرمانەوە ئێمە لە 100% وجدانی خۆمانمان ئاسوودە کردووە و تەنها ئامانجیش
وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر لە جەنابی وەزیر و کۆی ستافی وەزارەتەوە ئامانجی ئێمە ئەوە بۆ کە خزمەتی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت کە مەندامان کورتەباڵایان و هەژاران و لێقەوماوانی ئەم وڵاتە کە ڕۆژانە بە سەدان کەس سەردانی ئێمەی کردووە لە کێشە جۆرا و جۆرەکان بگرە زۆر جار ئێمە کێشە ڕوبەڕوومان بۆتەوە ڕەنگە لە لای هەندێک هاوڵاتی وتبێت ئێمە ئیشی وەزارەتی کارنی بەڵام هەر لە ڕۆ ئینسانێکی و چکە ئێمە پشتەوەی کێشەکەمان بینیوە تەماشا ئەەکەی بۆ نمونە هاوڵاتیەک تووشی کێشەیەک ئەبێ ئێمە دواتر ئەوە لەوە ئەڕوانین کە ئەم دوو کەسەت ئەم کێشێگە فراوان بێ ڕەنگە لێکجابوونەوەی لێ ڕوو بدە دواتر ئەم مناڵانە پێویستە ببرێنە ماڵەکان ئەمە زەختێکی زۆر ئەکا یعنی بۆیە بەردەوام هەستمان بەوە کردووە کە ئەم کێشانە بەڕۆح ینی بە کێشی خۆمانمان زانیوە لەگەڵی بووینە لەبەرەوە بەم شێوەیە بەردەوامە بین وەسپاس بۆ خی گەورە ڕنگدانەوەی سیاسی و کۆمەڵی سیراعاتی حزبی لەم وەزارەتە نەبووە و هەموو هاوکار بوون پێکەوە و دەستباری خەمەکان بووین چونکە کاک ئەرسەلان ئێمە پەیوەندیمان پێوە ئەکرێت یان کەسێ سەردانمان ئەکا کێشەیەکی هەیە ینی خاوەن پێداویستێکی تایبەتە هەژارێکە کرێچیە لێ قەوماوە تەماشاکی مناڵێکی هەیە ئەنواع جۆر نەخۆشی هەیە ئەمە لە ڕووی ئینسانیەوە هاوڵاتێکی هەیە ئەم هەرێمی کوردستانەیە ئێمە نەمان پرسیوە چ ناوچەیەکە چه حزبێکە چ ڕەنگێکە ئەوەی بۆیە بەبێ جیاوازی ڕۆژانە ئێمە دەرگامان کراوە بووە لە هەموو دامەزراوە کۆمەڵایەتەکان بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی شایستی پێشکەشکەین چونکە ئەم شەخصە خی گەورە ئەو هاوڵاتیانی هەرمی کوردستان نەتوانە شایەت بن ئەوانەی کە لە نزیکەوە ئەمان ناسن نەک لە ئەوەی کە نامان ناسیە کاری نەبی نیوین لە دوورەوە چاوی خۆی داخاو قەرار لەسەرەوە بە ئەوانەی کە ئێمەیان بینیوە لە ئیشکردنە ئەم وەزارەتیان بینیوە کە چۆن خزمەتی کردووە ئەوانە ئەتوانن کە قەرار بدەن ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوینیانمە کاگەسم لە قسەکان تا یەک دوو جار باسی کە مەندامانت کرد کە یەکێکە لە شەریحە گرنگەکانی وەزارەتەوە ئێوە چاوتان لەسەرێتی لە ماوەی ڕابردوو چەند هزار موچەخۆرێک لەم وەزارەتی ئێوە موچەکانی بڕا تقریباً 12000 و دوای گەڕان هەم دووبارە چێکی بۆ کرایەوە و ناوەکان گەڕاوەتەوە یعنی هیچ کەم ئەندامێک هەیە ئێستا لە چوارچێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بۆ بڕێی وەکو لیژنەی پزیشکی و طبی دیاری دەکات کە پێویستە موچەیەکی بدرێتێ مانگانە ئێوە موچەکەی بۆ سەرف نەکەن بەڵێ لە ساڵی 2013 تۆمارکردنی کەم ئەندامی نوێ ڕاوەستاوە باش ئەوە بوو لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێ و دەست بەکاربوونی وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕۆژانە خاوەن پێداویستێکی زۆر و دایک و باوک یان کەسوکاری خاوەن پێداویستی سەردانی ئێمەی کردو و لە نزیکەوە جەنابی وەزیریان بینیوە معانات ئەوە بووە کە ئەم کەسە لە 2013 لەدایک بوو یا هەندێکی بەداخەوە کەوتۆتە پێش 2013 تر هۆکارەکە چی بوو ئمە ناتوانین قەراریەوە بین هەیە بۆ ئاگای لێنە بۆ بێتەوە لیژنا بە هەر هۆکارێ بوو بە بەداخەوە تۆمار نەکراوە نەیتوانی و سوودمەند بێ لەو من حەمانگانەی کەوا خاوەن پێداویستەکانی تر وەری ئەگرن ئێمە دوای بینین و هەڵسەنگاندنی ئەم ئەرکە بۆمان دەرکەوت کەوا زۆر گرنگە دەست بە تۆماری نوێ بکرێتەوە ئەو بوو خاتوکوێستان دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پێش کۆرۆنا ڕەزامەندێکە وەرگیرا و لە وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی و لەگەڵ فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوون لیژنەیەکی باڵا دروست کرا بۆ ئەوەی پلان و شێوازی کارکردن و تۆمارکردنی کەمەندامی نوێ دەستنیشان بکرێت بەداخەوە ئەو بوو ئێمە ڕوبەڕووی ئەو پەتانەگریسە بووینەوە ڤایرۆسی کۆرۆنا ئیشەکان وەستا دوای ئەوە هەم دیز دەست پێکرایەوە بە جوهودی جەنابیان ئێمە لە ئێستاە نزیکی 17,000 خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراوە لە 8 جۆر ئێمە بە پێی یاساکەی پەرلەمان یاسای ژمارە 22 ساڵی 2011 هەموارکراوی ساڵی 2021 12 جۆر کەم ئەندامی لای ئێمە کە لیژنەی پزیشکی دیاریەکە بە کەمەندام هەژمارەکرێت بۆ وەجبەی یەکەم بۆ ئەم وەجبەیە ئێستا کە 17,000 کەس تۆمار کراوە بەڵام بەداخەوە نابیست نابینا شیزۆفرینیا و جەستە بزیۆنیتیانە ئەمانە ئامادەکراون ئەوەی کەوا لە لیژنەی پزیشکی دەرچوونەتەوە ڕێژەکانیان مەشمولە
ئینشاء الله ئێوە ئیشکردن هەر لەسەری بەردەوامە و جەنابی وەزیر خۆشی لە نزیکەوە متابعەیەکا و هەر هەفتەی پێشوو دووشەمە لە دیوانی وەزارەت لیژنەکە بەسەربەشتی جەنابیان کۆبوونەوەیکی کرد و پێم وایە ئیتر ئیشەکان لە کۆتایی نزیکە بێتەوە. حاڵی حاضر ئەوانەی کە مەندامی نوێن دەتوانن ناوتۆمەرکەن ئەوەی کە بۆم باس کردی لەو هەشت جۆرە بۆ تۆمار کراوە لیژنەی پزیشکی بینیونێتەوە هەموو کارەکان ئینشاء الله لە نزیکترین کاتە ئەبێت تەواو بێ وەکو بۆ وەجبەکەی دیکە کە ئەو جوهر جۆرەی بۆم باس کردی ئەوە جارێک ڕوون نییە بۆ دوای ئەمە بزانین ئەو کاتە هەمدی جوهود و کارکردنەکانی خاتو کوێستان و وەزارەتمان وەزارەتی کە ئەم چوار بەشە جیاکراوەتەوە خۆ نەخۆشی شیزۆفرینیا ینی یەکێکە لە نەخۆشیە هۆشمەندی عەقڵیەکان کە کەسی توش بوو ئاگای لە خۆی نامێ ناتوانێت ینی سەیتەرە و ئیشی ڕۆژانە و کاروباری خۆشی بکات ینی ئەمە بۆ نەخراتە قاڵبی چوارچێوەی پرۆسێکم ئەندامبوونەوە کاکە دەستون ئێمە تەبعەن ئەبێ بە شێوازێک بێت کە ئیشەکە بکرێت ڕەزامەندێکە وەرگیراوە ئەو کەم ئەندامانە یا ئەو خاوەن پێداویستی تایبەتانە بێ سوودمەند بن ئێستا بەپێی هەڵسەنگاندن و بەپێی گفتوگۆی لیژنە باڵاکە ئەمە وەکو وەجبەی یەکەم تەمەەن هۆکار زۆرە هەم لیژنە پزیشکی و هەم وەزارەت توانای وەزارەت و تەمەندام و دەستگا کۆمەڵایەتیەکان ئەمە دانراوە ئەم هەشت جۆرە تۆمار کراون و ئینشاء الله بۆ ئەو چوارجۆی تەمەنەوانی کە تۆمار کراون تالاسیمای توندە ئۆتیزمی توندە شەلل دەماخی سەتاسەتە با بڵێن ئەوانن کەوا بە حقیقەت بەردەوام یعنی پێویستیان بەوەیە چاودێری بکرێن پێویستیان بەوەی عیلاجە بەردەوام بۆ ئێستا جەناب دەزانی ئۆتیز ئێمە تالاسیمای توندمانەیە مانگانە پێویستە خوێنی تێبگرێت بەردەوام بۆیە کە ئەمە کراوە بۆ وەجبەی دووەمیش دڵنیا بە بۆ دوای ئەمە ئینشاء الله لە هەوڵەکان بەردەوامە بین و ئومێدەکەین بتوانین ئەو خاوەن پێداویستی تایبەتانی لە هەرێمی کوردستان هەیە و ئەوەی کەوا لە لیژنەی پزیشکی پشتڕاستەکرێتەوە کەوا ڕێژەکەی مەشمولە من دڵنیام بەڕێز وەزیری کار و وەستافی وەزارەتیش بەواجبی سەرشانی خۆیان نەزانن ئەم موچەیە شمولی بەخێوکەرانی ئەم جۆرە حاڵەتانە دەکات لەمەوەی ڕابردوو پێما بێت ینی ئەمە هەبوو کە بەخێوکەرانی ئەم جۆرە لە نەخۆشی من حیثی مانگانیان دەدرایە بۆ ئەوەی هاوکاری ئەو حاڵەتانە بن کە لە ماڵەکاندا هەیە بۆ ئێستا ژوایە ئەمە کاگەر سەلام خۆ جەناب دەزانیت ئێمە هەرێمی کوردستان دوای دروستبوونی ئەو کێشە لەگەڵ بەغدا لە ساڵی 2014ەوە کە بوجا لە عێراق و بڕا زۆر باشەزانی کۆمەڵی سێکتەر پەکی کەوت بۆ کۆمەڵی هاوکاری و ئەوانە هەبوو پەکی کەوتووە تا ئاستی بڕین بڕاوە ئێمە هەتا لە کۆمەڵێک سوودمەتمان هەبووە کە 84,000 کەس بووە لەوەی چاودێری خێزان کە مانگانە ئەوانی سوودمەند بوون لە منحەیەکی 150,000 ئەویش لە مانگی 2015 ڕاگیراوە بۆیە ئەمانەی کە ئێستا هەیە ئەمە جهودن و هەوڵە بۆ ئەوەی بەپێ ئەوەی ئێستا بەردەسە چونکە خۆ ئێستا وەکو وەزارەت ئاسانە ئەتوانرێت بۆ نمونە جەنابی وەزیر فەرمانێ بکە و ئێمە حەچی کەمەدامێت تۆماریکەینەوە بەڵام ئایا چۆن موچەکەی بۆ دابینەکەی بۆیە ئەبێ بیگونجێنی ئەبێ بە وەجبات بە شێوازێک بێ کە بتوانی وەجبە ئەم کەمەدا چکە بەڕاستی و مافە خاوەن پێداویستێکی تایبەتە هاوکاری ئەمە دەکات لە ئێستادا باری دارایی حکوومەت دەتوانێت کەمەندامی نوێت تۆمار بکرێت و موچەی مانگانی پێ بدرێت ئێمە لە گەڕانەوەی ئەو 13,000 کەسە ملیارێک و ئەوەندە مانگانە چوە سەر ئەو تەمویلێکەوە مانگانە بۆ موچە ئەچێت ینی خۆ ئەمیش ئەم ئەوەندە 1000 کەسە ئەمی 3-4 ملیاری تر هەم دیسەچێتەوە سەر هێرم لە بەغداوە هیچ گۆڕانکاریەک لەم بابەتی بۆ ئەویان مروردەکاری ملانیە تەبعاً هیواداری نێمە و داواکاریشین کە ئێمە شتێک بکەین خزمەتێکی شایستە بە خاوەن پێداویستی تایبەتکە باسی موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی کرد کە حتمەن بەشێک بوو لە پرسیارەکانی من کاک بێستون ئەم موچەیە تقریبانەوە 9 ساڵە بڕاوە ئەم موچەیە ینی خەڵکێکی زۆر چاوەڕێی گەڕانەوەی ئەم موچەیە ماوەیەک بۆ نمونە بەمەتیان پێکرا مامەڵی نوێیان پێکرایەوە بەپێی لەسەر دەمی ئێمان نەبووە لەم 4 ساڵە نەبووە پێشتر بوو پێم وابێت لەمەی ئێوەش چێک نەکراوەتەوە ئەم بابەتە لەمە ئێمە محاولە کرا بەڵێ تەمەن خاتو کوێستان ئیشیشی لەسەر ئەوە کرد تا ئێستا نەگەڕاوەتەوە بەڵام تەبعاً ئێمە بەداخەوە قایمەکە کۆمەڵێک سوودمەندی تیا بووە کە بەڕاستی شایستە نەبوونە لە پێشووتر هەر بۆیە ڕاژگیراوە پێشتر
بەڵام ئەتوانرا لە پێشتر بە ئالێت و میکانیزمێک بواە ینی ئەوترێت تەڕوشک پێکەوە ئەمە نابوو ئەمە بکرایە ئەمە جیا بکرایەتەوە پۆلێن بکرایە بە دووادا چوونی ورد بکرایە لیجان دروست کرایە ئەوەی نامستەحقی بڕم و ئەوشی مستحقە باموچەکەی بەردەوام بێ بەڵام بەداخۆ لە 2015 بووە باش ئێمە لە مانگی حوتی 2019 دەست بەکاربین بەڵام ئەم وەزارەتە میراتگیری وەزارەتی پێشووتری خۆیەتی هەر کەم و کورتیەکە بێ لە وەزارەتە نەقڵ بۆ بەم وەزارەتە دەبێ وەزارەتی نوێ عیلاج و چارەسەری پێ بێت ئێوە بۆ چارەسەری ئێمەتان نەکرد کاک دەستون ئەمەش خات و کوێستان ئیشی لەسەر کردووە باش و لیژنە لە وەزارەتەوە ئیشی لەسەر کردووە بەڵام ناڵێم دۆخە ئابوووریەکە زۆر جار ئێمە کە دەستمان گیراوە و زۆر جار کە ئیشەکان بە پێی پێویست خزمەت گوزارەکان نەگەیشتووە تاکە هۆکار لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کێشەمالێکە بووە هیچ هەوڵێک هەیە بە فعلی ئەم موچالە لە ئایندێکی نزیکا بگەڕێتەوە هەوڵێکی باشە بوو لەسەر ئاستی حکومەت و تەنانەت پەرلەمان و وەزارەتەکەی ئێوەش تەنان لەگەڵ بەغداش پێم وابێ لەسەر بابەتە قسەکراکە بەشێک لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی موچەکان لە بەغداوە ڕاوانە بکرێت گەشت مەسیغەیەکی هاوبەش بوو ئەمە کاک ئەوەش ناڵێم ئەوە ئێمە وەفدە باڵاکی حکومەتی هەرێم حتمما ئەو ڕێکەوتنی کردووە وردەکاری لەو ڕێکەوتنایە ئێمە مولزەمین بەوەی هەر خزمەتێک کە بکرێ بۆ ئەو چین و توێژانی کە پەیوەندیان بە ئێمەوە هەیە ئێمە دڵنیا بە ئەو کاتە وجدانمان ئاسوودەیە ئەو کاتە سەر لەسەر سەری نەنین کەوا توانی بێتمان خزمەتێ بگەێنین ئێجا ئەگەر ئەم هەزاران سوودمەندە سەر لە نوێ بتوانن ئەو من هەمانگانە وەرگن بەڕاستی لە هەر دەرگایەکەەوە بێت لە هەر شوێنێکەوە بێ ئێمە لە دەرگا ئەدەین و ئامادەین بۆ هەموو هەوڵی ئەو بڕەپارەت کردکە لە ئەنجامی چاکسازی لە تۆڕی سودمەندبوانی چاودێری کۆمەڵایەتی کراگەڕاوەوە بۆ حکومت بۆ ئەم پارە دووبارە دابەش نەکراوە بەسەر و کەسانی کە مستحق و شایستن بۆ وەرگرتنی ئەم بڕەپارەی مانگانە تەمان ئێستا ئەو تۆمارە نوێی کەمەندامان کە بۆ جەنابتم باس کرد تقریبەن بەو ئالێتە ئەبێ لە جێگەدانان ئەبێ بۆ نمونە چەند کەس بڕاوە ئەوەندە کە سەخرێتەوە جێگەی تەمان ئەوە بۆ ئەوەیە بۆ چاودێری کۆمەڵایەتی ئەمە بۆ نەکرا چاودێری کۆمەڵایەتی بابەتە قەیرانە ئابوووریەکە ڕایگرتووە ئەنی بەداخەوە کە ئەوە کراوە بە شێوازێک کە ڕاگیراوە خات و کوێستان من بۆ خۆم لە نزیکەوە شاهێدم زۆر دڵسۆزانە جهودی کرد هەتا لەگەڵ بەڕێسەرۆکی حکوومەتیش ئەو بابەتی لەگەڵ باس کردووە کە هەتا بۆی شەرح کردووە بە وردیش کە ئەمە چۆن بووە و چی کراوانە بەڵام بەداخەوە جەناب تەزانێ تەمان ئێمە ئەو داواکارانی کە هەمانە هەمووی بەسراوەتەوە بە باشبوونی دۆخی ئابووری هەرێمی کوردستان یعنی هەر داواکارێکمان کردبێ بەسراوەتەوە بەوەی کەوا دۆخی ئابووری هەرێم باش بێ بە دڵنیاییەوە ئەو خزمەت گوزاریانە سەررجەم دەستنەگە گریمان دۆخی ئابووری باش بوو موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی دووبارە گەڕایەوە بە هەمان میکانیزمی پێشوو دەبێت یاخود ئەندامانی خێزان کراوە بە پێوەەر بوو ئەوەی ئەم بڕە بۆ خێزانە دیاری بکرێت پێم وابێت ئەمەش یەکێک بوو لە پرۆژەکانی خێر هەر ئەوەش بە جهودی وەزارەتمان و بە چاودێری جەنابی وەزیر سیستمێک ئامادە کراوە ڕەشنووسی سیستمێک و لە ئەنجومەنی وەزیران مناقەشەی کراوە بەپێ ئەو سیستمە ئەو سوودمەندانە دیارە کرێکەوە شایستەی وەرگرتنی ئەو من هەمانگانن ئەوە نییە بە مەزاجی ئەم و ئەو تۆ قرار بدەیتەوە کێ پێویستە مۆرگن نەخێر ئەوە سیستمێکە لە بەردەمی هەموو دام و دەستگا کۆمەڵایەتەکانی ئێمە بێ لە وەزارەتی کار کە کەسێک دێ داوای موچەی چاودێری خێزانەکە ئەبێ ئەو سیستمە دیاریکە کە ئایا شایستە یا شایستەنیاتە مەقسەکانی بەڕێز باوە بگرن کە مژدەوەی تێدایە ئەم بابەتە هێشتا بابەتێکی جددیە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ئەنجومەنی وەزیران لە سەروەخت و ئایندەیەکی نزیک ئەم موچانە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی هەرێم لە دنیا و دووکەوانەدا دەگەڕێتەوە بەڵێ بەدڵنیاییەوە نەک هەر ئەم بابەتە کاکەسەلان قەرزی بچووک و سەررجەم ئەو خزمەت گوزاریانەی کەوا پێویستە و ئەرکە لەسەر شانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێشکەشی بکە و بەهۆی قەیرانی دارایی وە ڕاگیراوە دڵنیا بە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی ئەمە منەت نییە ئەمە ئەرکێکە و پێویستە ئەم ئەرکە جێبەجێ بکرێت و خزمەتەکە بچێتەوە خزمەتی ئەو سوودمەندانی کەوا پێویستە کاک بەستن هەندێک بابەت بۆ نمونە موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی
قەرزی بچووک بابەتی بێکاری ئەمە ڕەهندێکی نێودەوڵەتیشی هەیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هاودەنگ و هاوکۆکن لەسەر کۆمەڵێک ئاست ئێوە بۆ ئەم بابەتەدا نەبرتە دەرەوەی حکوومەتی هەرێم و پەرلەمان بۆ ئەوەی لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی هەماهەنگی و هاوکاری بکەن بۆ ئەوەی لایانی کەم مانگانە سولفەیەک ڕێژەیەک لە پارە بێت تەمویلی ئەم فیئانی پێ بکەن هەوڵێکی لەم شێوەیە هەبوو زانی چۆن ئێمە شتێک هەیە بە درکی پێ بکەین باشە کۆمەڵێ بابەتێ ئەگەر حکوومەت و دامەزراوە حکومیەکان کەڤەری نەکەن بەڕاستی لێرە و لەوێ خۆ ئێمە ئەم 4 ساڵە نەوەستاوین لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ئەنوا خزمەتگوزاریمان پێشکەش کردو بۆتە بابەتی مناقەشە بەڵێ و پێشکەشیش کراوە بەڵام ڕێژەکە کەمە یعنی تۆ ناتوانانی ئەو هەموو دەرچووی زانکۆ و ئەو هەموو گەنجە بێکارە ئەگەر حکوومەت نەبێ ئەو ڕێکخراوێک تۆ توانی وتە مەقسەد ڕێکخراوی GIZ ڕێکخراوی IOM ڕێکخراوی ILO ڕێکخراوی UNFPA UN کوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاتوون ئیشمان لەگەڵ کردوون و کۆمەڵی خەڵکی باشی سوودمەند بوون و هەتا قەرزی بچووک و کۆمەڵی پێشی نەشان داوە بەڵام بەداخەوە ئەمە لە جێگەی تموحی ئێمە نییە ینی وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێمە لە جێگەی تموحی ئێمە نییە بۆ نمونە تۆ لە شارێکی وەکو سلێمانیە هەزاران کەست بێکارە تۆ دەی 10 کەس 15 کەس 100 کەس سوودمەند دەبێت لەمە ئەمە خۆ هەرچەند ئێمە نادیدەی ناگرین ئەمە خزمەتێکی زۆر باشە بەڵام بتەوێت بە تەواوی کەڤەری ئەم پرۆسەیە بکەی و ئەم خزمەتگوزاریە بگەینی ئەمە پێویستە پلانێکی تۆکمەی هەبێ و دۆخی حکومەت لە دۆخێکی جێگیرا بێ بتوانین ئەو خزمەتگوزاریەکانی ڕاهێنانی پیشەی لە شار و شارچوەکان لە پارێزگاکان توانیوێتی ڕێژەی بێکاری کەم کاتەوە لە دەوری سنتەرەکان ڕازین بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەر باشە هەرچەند ڕەنگەیسەوە پەیوەندی بە کارەکەی منەوە نەبێ بەڵام من هەر وەکو وەڵامی پرسیارەکەی جەنابێت لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین لە سۆران لە زاخۆ سنتەری ڕاهێنانی پیشەیی هەیە و بەڕێوەبەرایەتەکانی کارمان هەیە لەوێ هەمووی بەشی بەکارخستنی هەیە و گەنجان و ئەوانەی کەوا ئەیانێ ببنە خاوەنی کارێک ئەچن لەوێ لە بەشی بەکارخستن ناوی خۆیان تۆمارەکەن و دواتر خاوەنکار سەردانی دائیرەکە ئەکا بۆ وەرگرتنی ئەو پسپۆڕیانی کەوا پێویستێتی یاخود بە پێچەوانەوە ئەو تیمانەی کە ئێمە لە بەڕێوەبەرایەتەکان دەرئەچن بۆ شوێنکارەکان لە شوێنێ بزانن ئەم شوێنکارە ئیشی بێتی ئەمان ناوەکانیان پێ و سوپاس بۆخوا ئێمە تا ئێستش ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر باش لەوانە خراونەتە سەرکار بەو شێوەیە و سنتەرەکانیش ئەفو سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیەش لە ماوەی ئەم 4 ساڵە خولی زۆر باشیان پێشکەش کردووە لە هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە هەبووە و هەتا لەوانەشی کەوا خۆشبەختانە لە سنتەرەکانی ئێمە فێری پیشەیەک بوون بە شێوازێکی ئەکادیمی و بوونەتە خاوەنی بڕوانامەی خۆیان توانراوە هەر بە دەستگیرۆیی بەڕێوەبەرایەتێکە وەزارەتی کار و ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ئەو بوو بێ توانراوە بێتە خاوەن کاری خۆی ئەگە وەڵامەکانت کورت و پختکەیتەوە ڕێژەی بێکاری لەم کابینێدا کەمی کردیا زیادی کرد بە تایبەتیتر لە چوارچێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڵێ دیارە ئەوە یانەمە ئیشی دەسێ ئاماری هەرێمە بەڵێ ئەوە وەزارەتی پلاندانان ئەوە دیارەکەوەکو ڕێژەکە باشە تەبعاً ئێمە وەکو ئامارێک وەکو لامان بێت ناتوانین وەکو بڵێ ئاماری دقیق بەڵام بەداخەوە تۆ وەکو دۆخەکە تەماشا بکەی ئەو قەیرانێک لە دوایەکانی کە ڕووبوونێتەوە بەڵێ دڵنیابە ئێمە ئەبینین و ڕۆژانەش مەدانیەن کە ئەو کۆمەڵە دەرچووی زانکۆ و پەیمانگا و کۆمەڵی گەنجی بێکار هەیە باش وەکو دوایان پرسیارکا گوێستون لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە ئامادەبوونی وەزیر و بریکاری وەزارەت کۆمەڵێک فەرمانگە لە سنووری هەڵەبجە کرایەوە ئەو فەرمانگانە چی بوونەوە بە چی مەبەستیان فەرمانگەی کرایەوە تەمەن پارێزگای هەڵەبجە شایستەی هەموو خزمەتێکە و کوی ناوچەکانی هەرێمی کوردستان لە بەرۆی ناوچەکان هەمووی ناوچەی قوربانی دەر و هەمووی ناوچەی خەڵکانێک کەوا خەباتیان کردو خوێنیان بۆ ڕشتۆ هەڵەبجەشێکێکە لەو شارە ئازیزانەی کە هەمومان خۆمان بە خزمەتکارێزانین بۆیە هەر جارێک بەڕێز وەزیری کار و ستافی وەزارەت سەردانی پارێزگای هەڵەبجەی کردبێ بە شاهێدی پارێزگار و جێگری پارێزگار و ئەو دام و دەستگا و هاوڵاتیانی هەڵەبجەش کە شاهێدن
بەدەست و دیاریوە چووەتە ئەوێ ئەم جارش کە چووەتە ئەوێ بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەی کراوەتەوە بەڕێوەبەرایەتی دەستەبەر کراوەتەوە و کۆمەڵێکی دامەزراندنی کەشی ڕاگەیان لەم سەردانەیە و سنتەری ئۆتیزم کراوەتەوە سنتەری شاندنەوەی خاوەن پێداویستی تایبەت کراوەتەوە بۆیە لە پارێزگای هەڵەبجە ئەوەی کە لە توانای وەزارەتە بوو بێ خزمەتی کردو و خزمەتی کۆی ناوچەکانی هەرێمی کوردستانیش کراوە. زۆر سپاس بۆ بەڕێز بێستون جەبار بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی سپاس بۆم دەرفەتەماندوومان کردیت. سپاس بۆ ئێوەش هیوادارم توانی بێتم وەڵامی پرسیارەکانتانم بە ڕازگۆیی و بە ڕاشکاوی دابێت. دووبارە بەخێر بێت. سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوە.